ساڵتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی بڵاوی کردوتەوە هێزە کوردیەکان سەرکەوتنی گەورەیان بەدەستێناوە لە جەنگی دژی داعش لە عێراق و سووریا. ڕۆژنامە بەریتانیەکە نووسیوێتی پێشمەرگە لەسەر سنوورەکانی مووسڵن لە کاتێکدا هێزە عێراقیەکان ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی فەلوجیان دەست پێ کردووە. بە هەمان شێوە هێزەکانی یەپەگە لە باکووری ڕەقە ئۆپراسیۆنێکیان دەست پێ کردووە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی پایتەختەکەی داعش. بەڵێ فەرماندەکانی سوپای ئەمریکا ڕایانگەیان هێزە تایبەتیەکانی کەنەدا لە بەرەکانی شەڕدا بەشداری دەکەن لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی چەند ناوچەیەکی نزیک مووسڵ. ئەمەش لە کاتێکدایە کە ماڵپەڕی ناشناڵ پۆستی کەنەدی بڵاوی کردەوە و تەبێژی هێزەکانی کەنەدا دوێنێ یەکشەمە ڕایگەیان هێزەکانی کەنەدا بەشداری ئۆپراسیۆنەکان ناکەن و بەردەوامن لە ڕاوێژکاری و مەشق و ڕاهێنان بە هێزە ئەمنیەکان. دوێنێ ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە پەیامنێرەکەیان سەربازانی هێزەکانی هاوپەیمانانی لە دەرەوەی گوندی حەسەن شام بینیوە و سەربازەکان بە زمانی ئینگلیزی گفتوگۆیان کردووە بەڵام ناسنامەیان ڕوون نەبووتەوە. لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو کراوەتەوە کە جیمی بریت کە خۆبەخشێکی ئوسترالی بووە لە ڕیزەکانی یەپەگەدا لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی ڕەقە شەهید بووە. برێت تەمەنی 40 ساڵ بوو و هەفتەی ڕابردوو لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی ڕەقە شەهید بووە. برێت سێیەم خۆبەخشی ئوسترالیە کە لە ڕیزەکانی یاخود لە ڕیزی هێزە کوردیەکان لە جەنگی دژی داعش شەهید بکرێت. برێت لە تۆمارێکی ڤیددیۆیدا کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 24 شوبات و توێتی 5 مانگ لەمەوبەر من هاتم بۆ کوردستان لە پێناوی خەڵک و جەنگ و خەباتی ئەواندا هاتووم. ماڵپەڕی NDTV بڵاوی کردوتەوە داعش ڕێگای نوێ دەگرێتە بەر بۆ کۆکردنەوەی داهات. یەکێک لەو ڕێگانش زیادکردنی باجە بە ڕێگای جیاواز. لە ناوچەکانی ژێر دەستی داعشدا هەر پیاوێک ڕیشی بتاشێت ئەوە بڕی $100 سزا دەدرێت. هەر ئافرەتێکیش عەباکەی تەسک بێت ئەوە بڕی $25 سزا دەدرێتن. ڕۆژنامەی حڕیەت دەیلی نووزی تورکی بڵاوی کردوتەوە کۆمسیۆنی باڵای پەنابەرانی سەربەرنەتەوە یەکگرتووەکان ڕایگەیان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 600 کۆچبەر پێشبینی دەکرێت خنکابن لە دەریای ناوەڕاست لە کاتێکدا لە هەوڵی ئەوەدا بوون خۆیان بگەێنن بە کەناراوەکانی باشووری ئیتالیا. کارلۆتا سامی وتەبێژی کۆمسیۆنەکەی نەتەوە یەکگرتووەکان ئاشکرای کردووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو چەند بەلەمێکی کۆچبەران لە دەریادا نقم بوون کە تاوەکو ئێستا چارەنووسی زیاتر لە 600 کۆچبەر دیار نییە. هەروە لە ماڵپەڕی دوێچەڤڵێ ئەڵمانی بڵاو کراوەتەوە بەهۆی خراپی کەشوهەواوە لە ئەڵمانیا 3 کەس گیانی لەدەستدا. لە باشووری ئەڵمانیا باوبۆران و لافاو زەرەر و زیانێکی زۆری گەیاندووە بە هەرێمی بادن ڤرتمبێرگ و باڤاریا. لەو دوو هەرێمێدا چەندین هاوڵاتی بەهۆی لافاوە بریندار بوون و 3 کەسیش گیانیان لەدەستدا کە یەکیان کارمەندی فریاگوزاری بوو و لە کاتی ڕزگارکردنی هاوڵاتیان گیانی لەدەستدا. بەپێی زانیاریەکانی فەرمانگەی پێشبینیکردنی کەشوهەوای ئەڵمانیا دۆخی خراپی کەشوهەوا تاوەکو ئەمڕۆژ بەردەوام دەبێتن. دەرەنجامە بەراییەکانی توێژینەوەیە کە هەفتەی ڕابردوو لەلایەن دەستگایەکی سەر بە حکوومەتی ئەمریکا بڵاو کرایەوە دەری دەخەن. پەیوەندی هەیە لە نێوان شەپۆلەکانی موبایل و شێرپەنجەی مێشک لە پیاواندا. لە توێژینەوەکەدا شەپۆلەکانی پەیوەندی لەسەر جرج تاقی کراونەتەوە دەرکەوتووە کە ئەو جرجانەی شەپۆلی زیاتریان بەرکەوتووە ڕێژەی توشبوونیان بە شێرپەنجەی مێشک و دڵ زیاتر بووە. هەر بەپێی سەرچاوە تەندروستی ئەمریکیەکان ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی مێشک لە 10 ساڵی ڕابردوو کەمی کردو. ئەمەش لە کاتێکدایە کە لە هەمان ماوەدا بەکارهێنانی موبایلەکان بە ڕێژەیەکی بەرچاو ڕووی لە زیادبوون کردووە. ڕێکخراوی تەندروستی نەتەوە یەکگرتووەکانیش بە ئەستەمی دەزانێت موبایلەکان بە جۆرێک لە جۆرەکان ببنەهۆی شێرپەنجە لە مرۆڤدا. جێگای سەرنجە کە بەپێی توێژینەوە ئەمریکیەکە ئەو جرجانەی شەپۆلەکانی پەیوەندیان زیاتر بەرکەوتووە تەمەنیان زیاتر بووە لەوانەی کە بەرکەوتنیان کەمتر بووە. ئەمەش توێژەرانی سەرسام کردو و بە دوای هۆکارەکەیدا دەگەڕێن. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانی پێشکەشکردن باختەوەر بن.